لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا دووجار هێرش کراوەتە سەر کێڵگەی گازی کۆرمۆر کە دەکەوێتە ناحیە قادرکەرم لە سنووری قەزای چەمچەماڵ سەر بە پارێزگای سلێمانی کۆمپانیای دانەگازی ئیماراتی لێەوە بەرهێنان دەکاتەوە لە 2017ەوە لە هەرێمی کوردستانە کاریەوە بەرهێنان دەکات. بەڵام بۆچی هەرێمی کوردستان بەردەوام دەکرێتە ئامانج کێڵگا گازی ونەوتەکانی و لەلایەکی دیکەشەوە ئاسایش و ئارامی لە هەرێمی کوردستان؟ پرسیارەکان ماراسی بەڕێز ئەحسان قەیسون دەکەم شرۆڤەکاری سەربازی لە ستودیۆ لەگەڵ مازۆر بەخێر بێ. پرسیاری سەرەکی ئەوەیە بۆچی هەرێمی کوردستان دەکرێتە ئامانج ئەمجارە ژێرخانی ئابووری و بەرهێنانی هەرێمی کوردستان؟ تحية لك. سلااو لە تۆ سپاس بۆ بانگشتکردنی من. بەر لە وەڵامدانی پرسیارەکەت بڕیاری عێراقی لە تەواوی جنگەکانی حکوومەتی عێراقی بڕیارێکی پاک نییە، چونکە عێراق کەوتۆتە ژێر هەژمۆنی چەند وڵاتێک و لە سەروی هەمویانەوە ئەو وڵاتی زۆرترین هەژمۆنی هەیە و ئێرانە. ئێران بازووی سیاسی هەیە، میلیشیای چەکداری هەیە کە چەکی قورسیان هەیە. لێرە دەبێت پرسیارێک بکەین، بۆچی هیچ ئیرادەیەکی سیاسی ڕاستەقینە نییە بۆ لە نێوبردننی چەکی لە یاسا دەرچوو؟ وەڵامەکە زۆر سادەیە، چونکە ئەو سیستەمە سیاسی کە هەیە لە دایک بووی کە سیستەمی گەندەڵی و چەکی بێیاسای لێ بەرهەماتەوە. هەرێمی کوردستان لە بە ئامانجگرتن دەناڵێنێت، چونکە بەردەوام لەلایەن سیستەمی چەکی لە یاسا دەرچوو با لێرە ئەمە بخێنە نێو دووکەوانەوە کە لەلایەن لە دەرەوەی سنوور ئەو بڕیارە سیاسیانەی بۆ دەدرێت. هەرێمی کوردستان لەلایەن هۆزەکانەوە بە ئاماز نەکەرەوە، بەڵکو ئەوە شتێکە کە بە سیاسی کراوە. یاسایەکی سەربازی هەیە، کاتێک ناتوانیت بۆ دوو ئەوە دابگەڕێت کە چێ بکەرە، دەبێت بە دوایەوە دەبگەڕێت چێ سوودماندا لە بە ئامانجگرتنی هەرێمی کوردستان کە زیاتر لە 24 جار بە ئامانجگیراوە بە درۆن بە موشک. ئێران ئەم هەلەی قۆستۆتەوە، ئەو کەمی وزەی لە جیهان بۆ خۆی قۆستۆتەوە. هەروەها دەیەوێت سیستەمی وزەی هەرێمی کوردستان بە ئامانج بکرێت بۆ ئەوەی فشارێک دروست بێت، فشارێک لەسەر کۆمەڵگەی نێودەوڵەتی دروست بکات لەسەر ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا، بۆ ئەوەی هەزارشکەوە بۆ بیر بهێنێتەوە کە ئێران جارێژت کە وزە هەناردە دەکات. هەر بۆیە دەبێت لێرە ئەگەر سیستەمی نوێی سیاسی دووبارە نەخشە نەکرێتەوە، ئەوە هەرێمی کوردستان بەردەوام بە ئامانج دەکرێت لەلایەن میلیشیاکان و لەلایەن ئێرانەوە. خاڵ بێنەوە سەری ڕستە. ئەگەر بگەڕێنەوە سەر پرۆسەی سیاسی، ئەمە پەیامێکە بۆ سیستەمی سیاسی. بەڕێزم، تۆ گوڵی نەمانای ناوەکەت گوڵی باخچەیە؟ دەبێ وەک ڕاگوزەر بێت، نابێ ئەو هەموو شتێک ئاشکرا نەکات. من ئەمە بەوە دەشوبهێنم موقتەدا سەدر ئەو کەسێک کە بەردەوام شتەکانی ئاشکرا ناکات، هەموو پڕەکانی خۆی ئاشکرا نەکردو، هەندێکی لە هەگبەیدا هەڵگرتووە جیا لە هەرێمی کوردستان کە سەرکردەیەکەمی هەرێمی کوردستان بەڕێز مەسعود بارزانی ئەمە شتێکی ئاشکرا و ڕوونا. بەڵام لە دەرەوەی هەرێمی کوردستان موقتەدا سەدر تاکە سەرکردەی جەماوەریە. هەر بۆیە چوارچێوەی هەمانجی کە لە هەبژاردن شکستی هێنا ئێستا لەسەر جۆرە خۆڵێکن کە ڕەنگە جوڵا بێت و ڕۆژێک ڕۆژان قوتی بدات. لێرە دووبارە خاڵێک دادەنیمەوە. ئێستا موقتەدا سەدر چی کردووە؟ جارێککە چووە باوەشی جەماوەر، ئەو خاوەن پێگەیەکی جەماوەری عەقایەدی زۆر گەورەی هاوشێوەی مالکی و خەزعەلی و عامری نییە. ئەوان پێگەیەکی حزبیانێ، نەک
پێگەیەکی جەماوەری هەر بۆیە ئەگەر هەپەیمانی سیادا بچێتە نێو چوارچێمەی هەمانجیەوە و پارتی دیموکراتی کوردستان جێ بهێڵێت ئەوە سیادا دەچێت بۆ بەرژەوەندیە تەسکەکان دەچێتە نێو چوارچێوەی هەمانجیەوە بۆچی هاوپەیمانی گرێ دەدەن هاوپەیمانی گرێ دەدەن بۆ ڕوبەڕۆبوونەوەی تەحەداکان پارتی و سیادا و سەدر بێکەوە هاوپەیمانیان پێکەنا بە ئێستا گەر سیادا بچێتە نێو چوارچێوەی هەمانجی ئەوە مەبداکانی خۆی ئەوەی کە ئێوە ئاماژەتان پێکرد ئەو یاریە سیاسیە کە بەردەوام وڵاتانی ئەقلیمی دۆروبەر لە گۆڕەپانی سیاسی عێراقدا درێژەی پێدەدەن یەکێک لەوانە ئێرانە ئامانجەکانتان ڕوون کردەوە بەڵام بەوەی کە ئێستا ئێوە باستان کرد ئەم هێرشانە پەیوەندی بە پێکەنانی حکوومەتی نوێی عێراقەوە هەیە بۆی کە گوشار بخرێتە سەر کورد ئەمە تا چۆن ڕاستە؟ نەخێر بزانە لێرە چێ پرسیارێکی چێ حکوومەت پێک دێنێت ئەوەی دۆڕاوە لە هەڵبژاردنەکان ئەمە تاکە حاڵەتە لە تەواوی جیهان لە جیهانی دیموکراسیدا ئەو دۆڕاو حکوومەت پێک بهێنێت پارتی شووە نێو من پێشتر باسم کرد ئەو هاوپەیمانەتانەی بۆچی هاوپەیمانەتی گرە دەدرێت پێک دەهێنرێت بۆ ڕوبەڕووبوونەوەی ئاڵنگاریەکان چەندین ئاڵنگاری ئابووری سیاسی ئەمنی هەیە هەر بۆیە هاوپەیمانەتی پێک دەهێنرێت هەر بۆیە هاوپەیمانەتی پارتی سەدر و سیادا پێکهێنرا لێرە پرسیارێک هەیە ئایا سیادا هاوپەیمانەتی سیادا دەچێتە نێو چوارچێوەی هەمانجی دەبێت هاوپەیمانی ئەوان ئەو کاتە باڵانسی هێز و هاوپەیمانە سیاسیەکان بە تاوای دەگۆڕدرێت من وەک شڕۆڤەکارێ کە لە نزیک و چاودێری دۆخە سیاسیەکە دەکەم شەڕی سیاسی تاوەکو ئێستا بە تەواوی دەست پێ نەکردەوە شەڕێکی شاراوی سیاسی هەیە ئەگەر هاوپەیمانەتی سیادا پارێزگاری لە مەبدەئەکانی خۆی کرد چونکە پارتی چووە نێو ئەو هاوپەیمانێتیە بۆ ئەوەی مەبدەئەکانی خۆی جێگیر بکات نەک تەنیا لە بۆ بەرژەوەندی کاتی ئایا هاوپەیمانەتی سیادا بە سەرکاتی محەممەد حەلبوسی بەدلێمی دەڵێن محەممەدەکەی ئەوان خیانەت لە پارتی دەکەن بە بێ گفتگۆکردن لەگەڵ پارتی دەچێن نێو چوارچێوەی هەمانجیدا پارتی ئێستا ئەو هێزەیە کە تەرازوو یەکلا دەکاتەوە ئێستا ئەو تەرازووی سیاسی لە عێراق یەکلا دەکات ئەگەر پارتی لە پرۆسەی سیاسی شایەوە ئەمە بژاردەیە ئەگەر پەرلەمانتارەکانی بکشێنێتەوە ئەوە پرۆسەی سیاسی بە تەواوی تێک دەچێت جاریش هەڵبژاردن دەکرێتەوە هەر بۆیە ئایا چوارچێوەی هەماهەنگی مافی هەرێمی کوردستان دەدات کە دەمێکە بە پارتی داوای دەکات یاخود ئەم بابەتە تێکەڵ دەکەن و درێژەی پێدەدەن ڕووە و ئێرانی دەبن بەڕێزم چەندین هەڵە هەن هەندێک بێژەری وەک تۆش هەڵ دەکەن بەڵام تۆ هەڵا ناکە ئەوان بەردەوام وا باز دەکەن کە دەوڵەت مەبەستە حکوومەتە بەڵکو دەوڵەت مانایەکی فراوانتری لە حکوومەت هەیە دەوڵەت سنوورە گەلە خاکە بەڵکو حکوومەت بەشێکە لەوە دەوڵەت ئەو ئامرازەیە کە دەوڵەت یاساکانی پێی جێبەجێ دەکات دەسەڵات و هەیبەتی خۆی پێدەپارێزێت ئایا دەوڵەت ئێستا من لێرە لەگەڵ تۆ قسە دەکەم ئایا یاساکانی خۆی جێبەجێ دەکات دەسەڵات و شکۆی خۆی پاراستەوە هەر بۆیە حکوومەتێکی شکست خواردووە ئەم حکوومەتە شکست خواردووانە لە 2003 تاکو ئێستا بوونەتە بەڵە بە عێراق هەرێمی کوردستان هەفتانە یاخود مانگانە بە ئامانز دەگرێت بە هەزاران کەس کوژراون هوشام هاشمی سەدان کەسی وەک ئەو شەهید کراون ئەوانە هەموو بە بڕیاری بازۆکانی ئێرانە لە عێراق هەر بۆیە باڵا دەستی ئەوان دەیەوێت عێراق بخاتە ژێر عەبای خۆی بەڵام هەرێمی کوردستان ناچێتە ژێر ئیرادەی ئێرانەوە چونکە شۆڕش گێڕان هەرگیز ناچنە ژێر ڕکێفی ئەوان لە سەروی هەمویانەوە
سەرکردە مەسعود بارزانی و شۆڕش ژێر هەرگیز ناچێتە ژێر کێفی کەس و بەردەوام ئەوان بڕیار ئەوەی کە بەدەستکران. ئەمێ بپرسم ئەوەیە ئەوەی کە ئێستا لە پەرلەمان زۆرینەیە دوای کشانەوەی ڕەوتی سەدر چوارچەوەی هەماهەنگی شیعەیە هەر ئەو گروپە چەکدارانەی کە لە سەرەتاوە ئاماژەت پێ کرد ئێستا شەقامەکانی عێراقیان بەدەستەوە گرتووە دەکەونە چوارچەوەی ئەو هاوپەیمانەتی کە ئێستا زۆرینەی پەرلەمانیان بەدەستەوە پێتان وایە ئەمە مەترسی نییە بۆ سەرداهاتووی عێراق لە کاتێکدا گەورەترین کێشەی حکوومەتی عێراق هەر هەمان ملیشیا چەکدارە لە یاسا دەرچووەکان بوون کە شەقامی سیاسی عێراقیان دەشڵەژاند ئەو هێرشانە ئەنجام دەدەن. نەخێر سیرکە کێشەکە هەرێمی کوردستان ئێستا هێرشی دەکرێتە سەر هەر وەک پێشتریش باسم کرد لەلایەن ملیشیای بە سیاسی بڕیاری سیاسی ئاراستە دەکرێن چەکی قورسیان هەیە زۆربەی چەکی ئەو ملیشیانە بووەتە یاسای ئەمەش بە گوێرەی یاسای چل لە ساڵی 2010 پرسیارەکە ئەوەیە ئایا هەرێمی کوردستان بە چەکێک بە ئامانز دەکرێت کە بەشێکە لە سیستەمی بەرگری عێراقەوە چونکە هەندێک ملیشیا هەندێک سەر بە حەجی شعبین و ئێمە هەمان کامانە ملیشیان هەرێمی کوردستان لەلایەن ملیشیاکانی دەرەوەی حەشدی شعبی بە ئامانز دەکرێت ئەمان هەمووی چەکیان بۆ دابین کراوە من دوو پێم وایە هەردووچیان بەشدارن ئەو لە ماوەی ڕابردوودا درۆنێک لە نزیک کەناڵەکەی ئێوە کەوتە خوارە من ئەو فڕۆکەیەم لە نمایش سەربازی شعبی دابینی لە دیالە کازمی خۆی لەوێ ئامادە بوو حوسیەکان لە یەمەن هەمان درۆن بەکاردهێنن کە درۆنێکی ئێرانیە. هەرێمی کوردستان بە چەکی کە بەشێکە لە سیستەمی بەرگری و سیستەمی سەربازی عێراقی بە ئامانزەکەت ئەمە بەڕاستیکارە ساتێکی گەورەیە. یاسای چل لە 2016 ئەمانە وەک بەشێک لە هێزی سەربازی عێراق پێناسە دەکەن. من پێم وایە ئەگەر حکوومەت پێک بهێنرێت ئەو حکوومەتە زیاتر لە 6 مانگ تەمەنی درێژ نابێت 6 مانگی داهات و لێرە بێکەوە دەوەسێنەوە ئەو کاتە ئەگەر حکوومەت مایەوە تۆ لێرە گلەیم لێ بکات چونکە بەڕێز موقتەدا ئەو سەرکردەی جەماوەری یەکەمە لە عێراق و پێگەی جەماوەری زۆر فراوانە دەتوانێت ئەم حکوومەتە لە ماوەی 6 مانگدا شکست پێ بێنێت هەر بۆیە ئەوان حکوومەتیان لە ژێر خۆڵێکدانەوە کە جوڵە دەکات و ڕەنگە لە پڕ ئەم حکوومەتە قووت بدات. من گومانم هەیە کە هەڵپەیمانەتی سیادا گومانم هەیە لەسەر مەبدەعەکانی خۆی بەردەوام بێت و لە یەکگرتنێکی بەهێسە بێت لەگەڵ پارتی چونکە ئەو لێدوانانەی گوێبیستە بم لە لایەن بەڕێز حەلبووسی کە بەرەو چوارچێوەی هەمانجی دەچێت و لەو مەرجانەی پاشگەز دەبێتەوە کە پێشتر هەڵپەیمانێتی پارتی سەدر و سیادا هەیان بوو. باشە لە کۆتایشدا مێ پرسیارێک سەبارەت بە پێکەنانی حکوومەت کەم هەرچەندە وردەکاری بابەتەکەت لە ڕووی سیاسیەوە لێرەدا باس کرد بەڵام بەکشانەوەی 173 پەرلەمانتارەکەی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق سەیەکی پەکخەری پەرلەمان و دانیشتنەکان کە چوارچێوەی هەماهەنگی و هاوپەیمانەتێکی بوون ئێستا زۆرینەن پێتان وایە هەڵوێستی داهاتووی سەدر چی دەبێت ئایا حکوومەتی عێراق پێک دێت یا جارێکی دیکە هەڵبژاردن دەکرێتەوە؟ لا أحد نەخێر ئەم بژاردەی دووبارەکردنەوەی هەڵبژاردن وەک بژاردە هەژمان نەکراوە چونکە ئەوەی دۆڕاوە حکوومەت پێک دێنێت ئایا دۆڕاو بۆ ڕاست دەبێت هەڵبژاردن دووبارە بکرێت و حکوومەت پێک دەهێنرێت بەڵام پرسیارەکە ئەوەی ئایا حکوومەتەکە بەردەوام دەبێت بۆ ماوەی 6 مانگ یاخۆ ساڵێک ئەمە پرسیارە جەوهەریەکەیە حکوومەت پێک دەهێنرێت بەڵام سەرۆک وەزیرانی داهاتوو هیچ کەسێک ئەم پۆستە بەدەستنایێت ئەگەر لەلایەن ڕێبەری باڵای ئێرانەوە دەستشان نەکرێت ڕەزامەندی بەریتانیای نەبێت هەروەها بریکارەکەی لە بەریتانیا تۆ نازانین چێ بریکاری بەریتانیا لە عێراق بەڵام من دەیان ناسم هەروەها ڕەزامەندی ئەمریکاش پێویستە
ئەم سێ لایەنە ئەگەر ڕازی بوون بە تایبەتیش ڕەزامەندی ڕێبەری باڵای ئێران ئەوە عێراق سەرۆک وەزیرانێکی دەبێت کە لە ژێر کۆنتڕۆڵ و ڕکێفی سێ لایەندا دەبێت و ناتوانێت هەوڵ بدات خزمەتگوزاری پێشکەش بە عێراقیەکان بکات گەشەپێدانی کشتتوکاڵی پیشەسازی و مرۆیی هەبێت لە عێراق چونکە ئێران دەیەوێت بەردەوام عێراق لاواز بێت بۆ ئەوەی پیشەسازی خۆی بەرامەکانی خۆی بەرامی کشتتوکاڵی هەناردەی عێراق بکات بەڕێز گوڵی باخچە پێویستە هەموو عێراقیەکانەوە بزانن کە ئێران عێراقێکی بەهێزی نایەوێت کە سنوورێکی زیاتر لە 1000 کیلۆمەتری هەیە لەگەڵیدا هەر بۆیە دەوێت عێراقێکی لاواز بێت لە ڕووی سەربازی ئابووری سیاسی و گەشەپێدانی کشتتوکاڵی پیشەسازی نەبێت ئەمەش لە چەمەنجی داهاتووشدا باشە کەواتە سەدر و دروشمی لا شەرقیە لا غەربیە و پاشەکشەکردنی جارێکی دیکە عێراق و هەژمونی دەخاتە ژێر وڵاتانی دەوروبەر و ژێر دەستی ئێران و وڵاتانی دیکە کە کایەکانی خۆیان لەنەوە عێراقدا بەردەوام دەکەن ئەگەر زۆر بە کورتی وەڵام بدەیتەوە. نەخێر بەڕێز مقتەدە سەدر تەواوی پەڕەکانی ئاشکرا نەکردووە و لە هەکبەیدا ماوە ئەم حکوومەتە ڕێگە نادێت زیاتر لە 6 مانگ بەردەوام بێت ئەگەر ئەو کاتە زیندوو بین من و تۆ کۆ دەبینەوە چاوپێکەوتن دەکەن پێت دەڵێم حکوومەت 6 مانگ زیاتری خایان چونکە پێگەیەکی جەماوەری زۆر فراوانیەوە دەتوانێت پەرلەمان دەتوانێت پرۆسی سیاسی بتاوێت لە نێو بێت ئەگەر بیاوێت. باشە بەڕێز ئەحسان قەیسم شرۆڤەکاری سەربازی زۆر سپاس لە ستۆدیۆی کوردستان 24 ئامادە. أنا لأشكرك شكرا جزيلا.